هەولێر لەسەر یاریگای دووەمی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 27 خولی نایابی کوردستان پێشوازی لە هەندرێنی هاوشاری کرد. تیپی میوان هەرزوو گورزی خۆی وەشاند و لە خولەکی پێنج گۆڵی یەکەمی تۆمار کرد. ئەمیر ئیسماعیل ئەسیستی کرد و هێمن نازمیش گۆڵەکەی تۆمار کرد. دوای ئەوە هەولێر تا ڕادەیە کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست و چەند هێرشێکی بردە سەر گۆڵی هەندرێن بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام لێی سەرکەوتوو نەبوون. خەریک بوو ئاراس ئەنوەر بەم لێدانە ئەنجامەکە بۆ هەندرێن دوو هێندە لێ بکات، بەڵام تۆپەکە هەردوو ستونی گرت جگە لە گۆڵ. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم هەندرێن بە گۆڵی دووەمیش گەیشت. پێچەوانەی گۆڵ یەکەم ئەمیر ئیسماعیل بە ئەسیستی هێمن نازم تۆماری کرد. لە نیوەی دووەم و لە خولەکی 53 بە ئەسیستی سەنگەر عەبدولکەریم ئاراز ئەنوەر گۆڵی سێمیشی بۆ هەندرێن زیاد کرد. شادومان سەباح و ئەمیر ئیسماعیل و ئیسماعیل خدر چەند دەرفەتێکی باشیان لە پێش بوو ئەنجامەکە لەسەر خاوەن ماڵ گەورەتر بکەن. لە کۆتاییەکانی یاریەکە یاریزانانی یانەی هەولێر بە خۆیان کەوتنەوە و دوو دەرفەتی مەرسیداریان بۆ ڕەخسا تاوەکو جیاوازیەکە کەم بکەنەوە، سەرکەوتوو نەبوون لێی. یاری بە 3 گۆڵی پاک بە سوودی هەندرێن کۆتایی هات. ئەوان باشتر بوون لەمە لۆیە دۆڕانمان ڕۆیەت لەنا فەریقەکەی نییە، نەقسی زۆرم هەیە لە فەریقەکەی. پێش فترێک من پێش چەند ڕۆژێک ینی ئەمن هەندێک شتم باس کرد لە فێسبووکی لەکن برادران، ئەو کێشانە و کێشێکی تریشەیە، بەس لە ڕۆژی خۆی دادێ ئەمن باز دەکەم لە مێژە هاوار دەکەم کە بێن ئەو ڕۆژەی ئەمن دوومان پێشێستا ئەو ڕۆژەم پێگوتینە کە فەریق دەگاتە ئەو ڕۆژەی. ئەم برنە پیرۆزە لە تاو یاریزانان و دەستە کاژیر و ستافی هونەری ئەم برنەوەی بۆمە زۆر گرنگ بوو. ئێمە هەوڵ دەدەین بۆ پلەکانی پێشەوە بڕۆن بە پلەی دووەم بڕۆین. هەرچەندە ینی هەولێر لە ڕیزبەندی خوارەوەی، بەڵام ئێمە بە گیان بە بەڵنمان دەکا ئەم سێ خاڵە بە هەر شوێکی بەدەست بێنین. خوای گەورە موفق کردین پیرۆزە لە هەمووان. بەم شکستە هەولێر بە 25 خاڵەکەی هەر لە خانەی 13 ڕیزبەندی مایەوە و مەترسی دابەزین لەسەر زیاتر بوو. هەندرێنیش لە خانەی چوارەمی ڕیزبەندی کۆی خاڵەکانی بۆ چوریە خاڵ بەرز کردەوە و لە پلەی دووەم و سێم نزیکتر بوویەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.